کەسێ بەردەوام تەندروستی خۆشە ئەبێ لە خۆی بترسێ، ئەبێ لە خوای بترسێ کە بۆ من تاقی ناکرێمەوە، بۆ خەڵک هەر نەخۆشەکەوێ و من نەخۆش ناکەوم، بۆ لێن وەڵا هەموو کەسێک کۆرۆنای گرتووە بەس وەڵام من نەمگرتووە، ئەو بۆچی نەوگرتووە؟ وەڵام من مەناعەمە لێن باشە. کوربا مەناعی چی باشە؟ وڵا کە گرتیتی و لەسەر تەپی سەرتدا بارزات، مەناعی چی باشە؟ بۆیە ئەبێت دڵمان چەند بە سیحەت خۆش بێ شکری خوای گەورەی لەسەرکەین، هەموو جارێکیش بیر لەوە بکەینەوە کە ئەگەر خوا نەخواستە نەخۆشی بە درێژایی تەمەن نەبوو، زاخاوێک نەبوو پاکمان کاتەوە، لە خۆمان بترسین، چونکە هەر کەسێ خوای گەورە خێری بۆی بوێ پاکێ کاتەوە. و إذا أراد الله بعبده خيرا عجل له العقوبة في الدنيا. هەر کاتێ خوای گەورە چاکەی بۆ عەبدەی ویست عقوبەکەی لە دنیایە ئەدات. یعنی چی؟ یعنی شەو تاوانێک ئەکات بە دیار شاشەیەکەوە دانیشێ، کەسی دەکات بەیانی هەڵەسێ چاوی سوور بووە، چاوی هەڵی خوێوتێ کردووە، بێتاقەت بووە، دڵتەنگیەکەی گرێ. ئەمانە هەر هەمووی جۆرێکە لە نەخۆشی کە جۆرێکە لە سزا بۆ ئەوەی کە پێشتر ڕووی داوە. وەڵاهی یەکێ لە تابعین قسەیەکی جوانی ئەفەرمێ قەسەم بەخوا من شەو سەرپێچی خوا ئەکەم، بەیانی لە تەعاملی خێزانەکەم و سواربوونی ئەسپەکەما ڕنگدانەوەکەیە بینم، هیچ عیبمان نییە، بەیانی هەڵەسی لەسەر نانەکە لەگەڵ خێزانەما بێ بە شەڕمان، هیچ کێشەش نەبووە، بۆ ئەبێ بە شەڕ خۆشم ناسانم. بەڵام چییە؟ سەرپێچی خوام کردووە، لەبەرەوە خوای گەورە تۆڵەکەم بە چێ لێکاتەوە؟ تۆڵەکەم بە خێزانم لێکاتەوە. بە سیارەکەم سلف لێم گەزێرێکم میژ ناکە، کوێرە تۆ زێگەڕم گەزێرێکم وڵاوە پەنچەرە، وڵات تۆ زێگەڕم گەزێرێکم تەقەدەقی دێگوتووە، هەر لە خۆتۆ باڵێک وەڵاهی ئیش ناکە. ئەمە بزانە قلتم أن هذا وتان چۆن ئەمە ڕۆدا قل هو من عندي أنفسكم، بەڵێ مە خەتاکەی خۆت